هەر مرۆڤێک بۆ جارێکیش بە هەستی کردو کە دڵی شکاوە. خۆشەویستیەکان دوو مۆدێلن، هەندێک کەسن کە لەلایەن خۆیانەوە عاشق دەبن و هەر لەلایەن خۆشیانەوە خلاص دەبێت، چونکە قەت ئەو جورئەتە دە خۆیاندا ساز ناکەن کە بچن بەرابەرە کەسێک کە خۆشیان دەوێت هەستی خۆشەویستیەکان دەرببڕن بەسەر و زورێک کە کوتمان لەلای خۆیەوە ساز بێت لەلای خۆشیەوە جاری وا خلاص دەبێت. کارمان بۆ چەشنە خۆشەویستیانە نێدەینە سەر خۆشەویستیانەیە کە دوولایەنە، ینی هەردوو لا بەرابەر یەکتری هەستی خۆشەویستیان هەیە، پەیوەندی پێکەوە ساز دەکەن، وەلی دوای ماوەیەکی بە هەزاران هۆیەک هاوکارێک کە هەیە لایەکیان ڕێگای خۆی جدا دەکاتەوە و دەڕوان لە ڕابیتەکە. بۆ کەسێک کە ماوەتەوە ئەو پرسیارەی بۆ دەتە گۆڕێ، بڵێ بگەڕێتەوە، بڵێ بۆم پشتیمان بێتەوە، بڵێ هەست بۆ بکە کەوە ڕزیم دەکا، بڵێ قەت ئەو ڕۆژە بگاتێکە بگەڕێتەوە پەیوەندی لەسەر ڕاستاز بێتەوە. ئەمنۆک دەروناسێک کە زۆرمە پرسیارە لێ دەکەن. ئەگەر تۆژە پرسیارە لە خۆت کردەوە یا کەسانی دەوروبەر دە پرسیاریان لێ کردووی تاخری ڤیدیۆ سیرکە لە ڕوانگەی ڕەوانناسێکەوە حاڵیتان دەکەم کە ئەو مەبەستە دەگاتە چەوە بە چۆن جێبەجێ دەبێت. پس تا درێژەی ڤیدیۆ دەگەڵ